خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. عادل عەبدولمەهدی سەرۆک وەزیرانی عێراق ئەنجومەنێکی بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی پێکهێناوە وا بڕیارە ئەنجومەنەکە لە ماوەیەکی نزیکدا دەست بەکار بێت. بە میواندارێک لە بەڕێزان لە ئەستۆدیۆی سەرەکی دکتۆر ئەمین بەکر ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق هەروە لە هەولێرەوە مەسعود عەبدولخالق سەرۆکی دەستگای ستاندار بۆ توێژینەوە و پەرەپێدان تاوتوێی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە عێراق و هەرێمی کوردستان دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. سەرۆک وەزیرانی عێراق ئەنجومەنێکی بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی پێکهێناوە. ئەنجومەنەکەش کاردانەوەی پەرلەمانتارانی لێکەوتوێتەوە. عادل عەبدولمەهدی لە کارنامەی کابینەکەدا کە لە مانگی دەی ساڵی ڕابردوو لەلایەن پەرلەمانەوە پەسەند کرا باز لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی دەکات. دوای 3 مانگ لە دەستبەکاربوون سەرۆک وەزیرانی نوێی عێراق ئەنجومەنی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی پێکهێنا. ئەنجومەنەکە چەندین بوار دەگرێتەوە وەک ئامادەکردنی استراتیژێکی نیشتیمانی بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و چاودێریکردنی و جێبەجێکردنی، چاودێریکردنی لایەنی یاسایی کەیسەکانی گەندەڵی، سەر لە نوێ داڕشتنەوەی دامەزراوەی یاسادانان لە بواری گەندەڵی، لابردنی هەموو ئەو ئاستەنگ و لەمپڕانەی دێنە بەردەم جێبەجێکردنی کەیسەکانی گەندەڵی، ڕێخستنی هەموو هەوڵەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی، چارەسەرکردنی ئەو بەریەکەوتنانەی کە لەگەڵ دەستگا و دامەزراوەکانی دیکەی چاودێری ڕوبەڕووی یەک دەبنەوە. بەپێی بڕیاری سەرۆک وەزیرانی عێراق ئەنجومەنەکە پێکهاتووە لە 2 ئەندامی دەسەڵاتی دادوەری و سەرۆشی دیوانی چاودێری دارایی و دەستەی دەستپاچی و نووسینگەی ئەنجومەنی وەزیران و ژمارەیەک بەڕێوەبەر لە نووسینگەی سەرپەرشتیاری گشتی. دوای ڕاگەیاندنی ئەنجومەنەکە عادل عەبدولمەهدی داوای کرد پەلە بکرێت لە دەستبەکاربوونی ئەنجومەنەکە. پێگەێنانی ئەنجومەنی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی کاردانەوەی پەرلەمانتارانی لێکەوتەوە. بەشێک لە پەرلەمانتاران پێشوازی لە هەوڵی ئەنجومەنەکە بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی دەکەن. بەشێکیشیان پێیان وایە ئەنجومەنەکە ڕۆڵی چاودێری پەرلەمان لاواز دەکات. پێگەێنانی ئەنجومەنەکە هاوکاتە لەگەڵ ڕاگەیاندنی راپۆرتی ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتی بۆ ساڵی 2018. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکە عێراق لە پلەی 13هەمین وڵاتی گەندەڵی جیهاندایە و لەسەر ئاستی وڵاتی عەرەبیش لە پلەی 6ەمدایە. هەرچەندە لە ماوەی ڕابردوو پەرلەمانی عێراق و دەستەی دەستپاچی چەندین وەزیر و بەرپرسی باڵایان لە عێراق لەسەر دۆسیەی گەندەڵی سزا داوە، بەڵام هەوڵەکانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە ئاستی پێویستدا نەبوون. ڕۆژ دوای ڕۆژ گەندەڵی لە عێراق ڕوو لە زیادبوون دەکات. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. سوپاس بۆ میوانەکانمان کە دکتۆر سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. لە هەفتەی ڕابردوو سەرۆک وەزیرانی عێراق ئەنجومەنێکی پێکهێناوە بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی وا بڕیارە لە ئایندێکی نزیک دەست بەکار بێت. ئەم ئەنجومەنە کاردانەوەی لێکەوتووە ڕای بەڕێز لەسەر ئەم ئەنجومەنە چییە؟ پێ دوای دەتوانێت ڕوبەڕووی گەندەڵی ببێتەوە؟ بەڵێ ئەو پرسیارێکی جەوهەریە. سەرەتا سڵاوتان لەبێت. زۆر سوپاس. تەمان ئەگەر بگەڕێنەوە بۆ پێشتر ئەم ئەنجومەنە لە سەردەمی حەیدەر عیبادیە لە ساڵی 2015 پێکهێنرا، بەڵام لەو کاتەیە نەیتوانی ئیشەکانی خۆی باشی بەڕێوە بەرێ، بە تایبەتیش بۆ شەڕی داعش و کۆمەڵە کۆکارەوە ئەنجومەنەکە نەیتوانی سەرکەوتوو بێ و لە ماوەیەکی کورتە کۆتایی بەکارەکانی خۆی هێنا. بەڵام عادل عەبدولمەهدی لە یەکەمین جار دوایەوەی کە بەرنامەی کاری خوێندەوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقیە باسیەوە کرد کە هەوڵی بنەبڕکردنی فەساد دەدا، محاربەی فەساد دەدا و یەکێک لەو ڕێگەیانە دروستکردنی ئەنجومەنێک. ئێستا ئەم بابەتە ئیشکاتێکی دروست کردووە. من گوێم لێ بێت زۆرە لە پەرلەمانتارەکان باز ئەوەکەن کەم ئەنجومەنە شەرعەتی نییە و غیتای قانونی، هەندێکیان غیتای قانونی نییە، هەندێکیان متەناقزە لەگەڵ ڕۆڵی موەسساتی دەستوری کە کاریان پێسپێراوە لە مکافحەی فەساددا و هەندێکی تیان پێ وایە ینی تەناقۆزی هەیە لەگەڵ کاری پەرلەمانە، بەتایبەتی ڕۆڵی ڕقابی پەرلەمانە. تەمەن ڕێی من یەکەم ڕێژی سەر بە خۆم لەسەر مۆزوعە جیاوازنەوە، بەڵام ئەگەر قسە لەسەرەوە بێ ئەم ئەنجومەنە سەرکەوتووە بێت، ئەم ئەنجومەنە سەرکەوتوو بێ سەرکەوتوو نەبێت مادام فەساد گەندەڵی واقعێکی ئینکاری نەکراوە لە عێراقەوە، ینی تەنانەت لەم ڕۆژانەشدا نەتەوە یەکگرتووەکان لە ئەخر پۆڵێنی خۆیدا باسی لەوە کردووە دەستی ینی منەظەمەی شەفافیەتی عالەمیش باسی لەوە کردووە کە لە ساڵی 2018
کە عێراق لە ڕزبەندی سێنزایواتە لە زڵی 1970 وڵات لە پلەی 169 هێمایە کەواتە 11 شەکە بەڵێ لە 1966 لە پلەی 168 کە من لای من بوو بە 169 هاتووە مەبەستم چییە کەواتە لێرە عێراق گەندەڵی واقعێکی ئینکاری نەکراوە و هەمومان نەزانین و ئەمە ژماری داتاکانیش هەیە کە عێراق تاکو ئێستا بۆ منە لە ساڵی 2004 تا ئێستا نزیکەی 850 ملیار دۆلاری 850 ملیار دۆلاری بەس داهات لە دەرەوە بووە بێجگە لە داهاتی ناوخۆی و گومرگ و ئەوانە ئەم 850 ملیار دۆلاری کە لە فرۆشتی نەوت تا دەستی کەوتووە لەم ماوە ینی بەژێرخانی ئابووری عێراقەوە ینی 50 ملیار دۆلاری تەواو دیار نییە ژێرخانی ئابووری عێراق 50 ملیار دۆلاری پێوە نییە کەواتە بزانە ئەوی دیکەی چۆن خرج کراوە گەندەڵی چییە؟ گەندەڵی واتە بەکارهێنانی سامانی گشتی بەس پێکێنانی ئەنجومەنە دوایی قسەی لەسەر دەکەین ڕاندەکانی دیکەی بەس دەستوریە مانجومەنە بەڵام من پێم وایە دەستوریە لە ڕووی یاساییەوە هیچ مانعێکی دەستوری نییە و هیچ مانعێکی یاسایی نییە و ئەم ئەنجومەنە سیفەی هەیە نەداوەتە خۆی ئەنجومەنێکە لە چی پێکدی لەو کەسانی کە سیفیان هەیە بۆ منە قازیە نوێنەری دەسەڵاتی دادوەریتیایە سەرۆکی دیوانی چاودێری دارایی تایە نوێنەری دەستی نەزاهی تایە بێزگرەوەی کە هەندێک نوێنەری ئەمنی وەتەنی و هەروەها نوێنەری هەیە مساعدە و عەدالە و هەموو ئەم دەستانەی تایە باشە بەس پێویستی بە یاسایە لە پەرلەمان یاسایەکی بۆ دەربچێ یاخود ئەمە پێویستی بە یاسانیە مانجومەنە بەبێ یاسا ئەتوانێ یشکە بەبێ یاسا ئەتوانێ یشکە بەڵام دەسەڵاتەکانی سنووردارن پێویستەکات دەسەڵاتی ئەو هەیئانە بەکاربێنێ چۆن بۆ نمونە نوێنەری سەرۆکوەزیرانی تایە کە تەمان ئەبێ ئەمەوە بزانین بۆ ئەم ئەنجومەنە دروستە لایەنەکانی کە پێیان وایە هەندێک خەڵکی پێی وایە ئەنجومەن دروست نیە لەبەرەوەی غیتایی تەشریعی نییە و غیتایی دەستوریشی نییە غیتایی دەستوریەکە مانعێک نییە کەڵی مانع نییە ڕاستە لە دەستوردا بۆ نمونە دەستی نەزاها هەیە بەڵام هەیە مفتشینی عولیا ئێمە دەستی مفتشینی عولیا بە پێ قەرارێکی برێمەر کاتی خۆی دەرچووە لە ساڵی 2004 هەتا ئەم دەقێژ لە هەموو مؤسساتی ئیتحادیە وجودی هەیە و لە مؤسساتی تریشا وجودی هەیە وەزارەتەکانە بێزگە لە هەرێمی کوردستان و ئیشەکە بەبێ ئەوەی کە غیتایشی لە سووریا بێ ئەمە ئیشەکەن بۆ مکافحەکردنی فەساد بۆ نێشتنی گەندەڵی و سنووردانانێک بەڵام کاتێک کە ئەمانە سەرکەوتونین کە مؤسساتە دەستوریەکان و مؤسساتەکانی کە غیتای قانونییان هەیە و دروست کراوە بە پێی قانونێک وەکو دەستەی مفتشین عولیا ئەمان کە ناتوانن گەندەڵی لە عێراقا بنبڕ بکەن ناتوانیوە بۆ نمونە تازترین تەسریع لە 13,000 مەلەفی گەندەڵی هەیە لە عێراقا بەڵام ئەم مەلەفانە ناسنە پێشەوە بۆ من دەستی نەزای پێش و حەسەنی یاسری لە ساڵی 2018 لە مانگی 5 کە استیقالەی داوەتی لەبەرەوەی 12,000 مەلەفی گەندەڵی هەیە بەڵام دادگا و دەسەڵاتەکان ئامادەنین ئیشی تیا بکەن لە 115 نەبێ حتما 150 ئەوانە کە بچووکن و تداعیاتی سیاسیان نییە و بەکورتین لای مامۆستا مەسعودیش پێویستی بە یاسایە لە پەرلەمان یاسای بۆ دەربکرێت ئەگەر یاسای بۆ دەربکرێت دەسەڵاتەکانی بێسەر دەبێت ممانعێکی دەسووریش نییە و ئەگەر یاسای بۆ دەرنەکرێت دەسەڵاتەکانی محەدەترن بەڵام ئەتوانێت ئیشی خۆی بکە بە تایبەت لەبەر ئەوەی کە مەسئولیەتی حکومەت ئێمە هەموو لایەنەکان دەڵێن حکومت بەرپرسیارەوەی کە فەساد هەیە و ناتوانێت بنەبڕی بکە کەواتە مادام وایە مافی خۆشێتی ئیشکە بە ئالێتێک بۆ سنووردانانی بۆ گەندەڵی مامۆستا سوپاس بۆ بەشداری بەڕێزشتان دەمەوێت سەرنجی بەڕێزتان لەسەرم ئەنجومەنە بزانم و باس لە مەترسیەکانی گەندەڵی بکەین زۆر جار باس دەوێت کە مەترسیەکانی گەندەڵی لەسەر عێراق لە کوردستان لە مەترسی تیرۆر زیاترە بەنای خوای گەورە و میرەبان وڵای ئەگەر لە شوێنان مەترسی گەندەڵی تا ڕادەی تیرۆریستان بی لە کوردستان زۆر زیاترە لەبەرەوەی کوردستان لە قۆناغی ڕزگاری نیشتیمانیە بەڵام ئەوەی لە کوردستان دەگوزەرێ وەکو بەراورد لەگەر هیچ شوێنێکی جیهان ناکرێت ڕەنگە باسی عێراقتان کرد لە عێراق ئیرادەیەک هەیە بۆ چارەسەر ڕاستە یعنی ئەسبابی مەوزوعی ئەوان وا دەرێن هەیە شەڕ بووە داعش بووە
بەڵام لە کوردستان ئەسبابەکان زاتین، یعنی لە کوردستان گەندەڵی منهجە ئەو دام و دەستگایانی کوردستان دروستکرایە لە پێناوی خزمەتی گەندەڵی دروستکرایە، یعنی دەتوانین تعریفی دەسەڵاتی کوردی بکەین بە حکوومەتی تەصریفی ئەعمالی گەندەڵی، هیچ تعریفێکی تر هەڵناگری. و لە کوردستان گەندەڵیش ینی لە مستەلەحی قورئانی فاسید و مفسید فەرقی هەیە. دەرەجەی مفسید زۆر خەتەرترە. مفسید ئەوەیە کە هەر خۆی فاسید ناکە، دەیەوێت دەوروبەریشی تێکوێک بداوە تا سیاست و قانون و تعلیم و زراعە و سناعە و تاریخ و کۆمەڵگە و کوردایەتی و نیشتیمە ئەمی تێک پێکش چێندرا لە پێناوی ئەوەی گەندەڵی جێ خۆی تەواو بکاتەوە تەسیلی بکە و تەمەنیشی درێژ بی. یعنی لە شوێنانی دنیا لە پەنایەک گەندەڵیەک دەکرێ، بەڵام لە ترسی یاسا، لە ترسی پۆلیس، لە ترسی دادگا، ینی بەنهێنیە زۆر وەتکە کەشف بوو سزای زۆر تون دەدرێت. لە کوردستان خۆی دادگای هەیە و پۆلیسی هەیە و یاسای هەیە و هێزی ناوەخۆی هەیە و هێزی چەکداری هەیە و ئەوەی ڕوبەڕوشیان تۆ ئەوەن تووشی زیندانی دەبن. حالەتی کوردستان لە جیهاندا وێنەی نییە و باس لە چاکسازیش ناتوانرێ بکرێت لە کوردستان ڕاستی. ینی على الأقل لە وڵاتانی کە زۆر ناوێن بە فاسیت هاتیە بە گەندەڵ هاتیە حملەی ئیعلامی زۆر تونند هەیە، ڕایگشتی لە بۆ دروستکرا، بەڵام لە کوردستان پێچەوانە لە کام تەلەڤیزیۆنی لە کام کەناڵی دەسەڵاتدا گوێ لێ بۆ برێ گەندەڵی خراپە. ئەسڵەن وایان فێر کردوون دام و دەستگاکانی خواروش لە دادگا، لە پۆلیس، لە ئاسایش، لە حیزبی ڕێکخرا و کۆمیتە نازماتیە ئەسڵەن کە باسی گەندەڵی دەکرێت دەرەوە لەگەر ئێمەتە لەگەر جەنابی نازم چتا، یعنی وا فێرکرایە هەرچی باسی گەندەڵیش بکە بە متتەهم بی، چەند کەسیان نەقل کردیە لەسەر و چەند کەسیان نان بڕاو کردیە پیاوی چاک و چۆن لە قورئانی ئەنتم متەطەهیرون، یعنی پاکەکان دەرکراون لە کوردستان پاک دەردەکرێت ڕاستیەکە جێی نابتۆ حتا لە ناو ئەو حیزبانەی دەسەڵاتداریش ئەو ئەندامانی کە پاکن سڵتەیان نییە، دوور خرانەوە زوو تەقاعود دەکرێن. حقیقەتێکە بەڕای من ناکرێت بەراورد بکرێت لەگەر هیچ شوێنێکی دنیا. بەڵێ بەس مامۆستا مەسعود پێت وایە ئەوەی لە کوردستانە هەیە، ینی لە دزی دەرچووە کە بەڕێز دەڵی باشکرا، ینی پێت وایە لە دزی دەرچووە چووکە دزی وا پێناسەکراوە کە بە دزیەوە دەکرێت، بەزەوەی لە کوردستانە لەم حاڵەتە دەرچووە؟ نە هیچ گومان ئەمە هەموو تەسلیم بووینە. حیزبەکانی معارەزە، کۆمەڵگەی مەدەنی شەخصیەت ئێمە تەسلیمی گەندەڵی بن. ئێستا خواخوامانە و گەندەڵیە زۆرەی دەیکەن لەوەی زیاتر نەبی. ئێستا هاتوونە مەسن ئەو هەموو باج و سەرانەی کە لەو میلەتەی دەستێنرێ، ئێستا تەمەشایی ینی هیچ نەفت و عقارات و زەوی و ئاسمان و ئەوانە ڕۆیشتوونە تازە بەڕاستی. یعنی ئێستا معارەزە ئیش لەسەوەی دەکا وازی لەو مەبادین هەردێ بڕک يعني موتي على الأقل فرمان بران بدريان أو دي ما إنقاذ ما يمكن إنقاذ يعني أو نما إسا هم لا أنا كان شكست يعني إما همو وكبري تاريخ كردايتي حاق أهلي تاكساس نشتيمان دولة كردستان أنا هم شكستي هنا أو إسا لكردستان براوية تيني غندلا سركوتوبوا لبو خوي مالو سامانش زوري كوكتوا ببي مصلحتي مالو سامانك علاقي لقى تركيا وإيران وعراق وجيهان هي وببي أو مالو سامانة سنوري جغرافيا كردستان ديارك دمق لا حمرينا دمق لا بردي دمق لا مهم أو أنا قرنية قندل كار ناس نامه ونشتماني نيا لشي قندلي هذه ليه نشتمانية يعني داعش هات أو دابين همان قاتسا ولا ندرين قاتساغي تي سلاحی پێدەفرۆشرا، دەرمانی پێدەفرۆشرا، سیارەی توێتای پێدەفرۆشرا، میلانەی پێدەفرۆشرا و تەعاملی لەگە دەکرا هەتا هەبوو. ئەو نەما ئەوجارە لەگە هەشت دەکا، ئەوجارە لەگە تورکیا دەکات. یعنی نیشتیمانی نییە لە چێ گەندەڵیەکە زیاتر بی ئەوێ نیشتیمانی ئەوە. بەڵێ بەس پێشتر باز دووەکە کە گەندەڵی وەکو تیرۆر مەترسیە،
ئێستا گەندەڵی وەکو تیرۆر مەترسیە بۆ سەر هەرێمی کوردستان؟ نەخێر سێ جار نەخێر تیرۆر ئەوەندە مەترسی نییە. تیرۆر ئەوە چەند ساڵ ئێمە ئێستا بەس تەنها داو دەرمان بەقەدەر 100 قاتی تیرۆر ئەو خەڵکەی شەید کردیان. یعنی ئەم نمونەیەک لە چی دنیای هەیە کابراایەک کۆمپانیای هەبی دەرزی بە هەڵە لە خەڵکی بدا چای چێرکە بەڵام حکومەت بچی تعویزی بکاتەوە وڵا نازم ئەوە لە چی دیان هەیە. یعنی ئەم با خۆمان جێل نەکەین کەس چاوەڕێ ئەوەی نەکە ئەو دەسەڵاتەی برێم چاکسازی دەکەم. یعنی ئەو واقعەکەیەتی. ینی لە کوردستان ڕاستی حکومەت خۆی ینی سیستەمەکە گەناوەکەی لێ بنێن سیستەمی کلیپتۆکراسیە. ینی من وەکوێی گەندەڵی ئەو نییە لە پەنایە و لە پەراوێزی چاڵاکی ئیداری یان سیاسی یان قانونی گەندەڵی بکەنە. ینی من هەچە لەو دەستەی دەیداتە و دەستەی و لە هەر سبەینێش دەیکاتە بینا و گەورەی دەکاو لە پێش چاوی تۆ وە لە ناو حیزبیش زۆر ڕێزی گەورەتر دەبێت هەتا گەندەڵی زیاتر بکە وەوە شۆڕ بتەوە ناو خەڵکیش. یعنی ئێستا ڕایەکی گشتی لە کوردستان پەیدا بووە ئەگە یەک گەندەڵیەکی زۆر دزیەکی زۆر تاڵانی زۆر بکە دەنێن عاقڵ بوو زانی لە بەخۆی بخوا. ئەگەر نەیکرد دەنێن بێعەقڵ بوو فەقیر حاڵ بوو نەیزانی بخوا. ئەو تەواو ینی کەواتە ئێستا چاکسازی چی دەکرێت؟ بەڵ سپاس دەکەم مامۆستا مەسعود دواتر گەڕێم بۆ لای بەڕێزت. دکتۆر سەبارەت بە ئەوەی کە بەڕێزوت پێشتر ئابادی ئەم ئەنجومەنی پێکەنا بۆ ئەنجومەنی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بەڵام جیاوازەکەی چییە لەگەڵام جارەکە عادل عەبدولمەهدی پێکێناوە؟ خۆی عادل عەبدولمەهدی کەسێک کە خۆی لە گەندەڵی تێوە نەگلاوە چونکە زۆر جار بازەوەکە ئەم ئەنجومەنە توانای ڕوبەڕووبوونەوە لێپرسینەوەی لە بەرپرسە گەندەڵە گەورەکان؟ لە ڕاستیە بابەتێک بردیەوەی کە چەند ئیرادە هەیە و چەند زەمینەش هەیە. چونکە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی پێویستی بە کۆمەڵەشدا. یەکەم ئیرادەیەکی بەهێزی پۆڵاوین کە استقلالەتی هەبێ واتە نەکەتە ژێر فشاری گەندەڵکارەکانەوە. گەندەڵکارەکان چیان؟ لە عێراقا کێشەیەک هەیە ئەوەی کە لەگەڵ داموزیە عێراقیە تەعاملی نەکرد بێت. گەندەڵی گەورە هەیە کە حیزبەکان تێوە گلاون. گەندەڵی مافیایی هەیە بۆ منە لە ڕێگەی فشارەوە ئەوەی لە ڕێگەی فشارەوە کرێ لایەنێک جێشی هەیە سوپای هەیە میلیشیای هەیە فشارەکاتە سەر فڵانە مدیرعام فڵانە محافظ کە بێ ئەو مەشروعە بۆ ئەو بێ بۆ بڕە بێ و ئەگەر مەشروعەکەی سەرکەوتونە بوو کەس بووینێ محاکەمەی بکات لێ پرسینەوەی لەگەڵا بکەوە حاصل بەم شێوەیە پارەکە ئەڕۆ. بە قۆناغێکی جۆریشتری گەندەڵیەکان شۆڕ دەبێتەوە بۆ بەڕێوەبەرە گشتەکان و بەڕێوەبەری بەش و ئەوانە کاتێککە تۆ کاروبارێت تەمشیەکەی داوای پارەیە کۆمیشن لەکەن. لە دوای ئەوانەوە تەنانەت مۆزەفی بەسیتیش وای هاتووە گەر ئیشەکەی شوێنەکەی تۆزە هەستیار بێت بەبێەوەی کە ڕەشوەیەک لێوەرگرە کارەکەن بۆ جێبەجێنەکە. ئەم گەندەڵیە زۆرە ینی کەواتە لەسەر تا خوار و گەندەڵی هەیە. ئەمە لە کاتێکە لە بەغدا یان لە عێراقەمە بەسمەوەیە سزا هەیە بۆ منە وەزیر لەسەر کار لە ئابرێت مسمانی دەسێنرێتەوە ئەمە کراوە لەسەر گەندەڵی وەزیر. بەڵێ چەند وەزیر لە دەورەی پێشوار دەورەکەی ئێمە سێ وەزیر متمانەی دەسێنرێت لەسەر گەندەڵی. بەڵێ لە دوایەوە ئێمە چەندەها بەڕێوەبەری گشتیمانەیە کە ئێستا دراونە دادگا هەر ئەو سزنەی سووسێ من فترێک ئەگام لێ بوو کە زیاتر لە 180 بەس بەڕێوەبەری گشتی تیا بووە. ئەوەی لە چەمچەماڵ ناوەی سووسێ بەڵام کەواتە بزانە ئێمە چەند لە بەغدا چەند لێپرسینەوە هەیە بەڕێوەبەری گشتی عێراق لە زیندانی پیرەمەگرون هەبوو لە ناو سزنەکە لە بەرزی ئیتیحادیە سەر بە عێراق بەرحاڵ لەوێ لێپرسینەوەش هەیە بەڵام گەندەڵەکە هەیە بۆ گەندەڵێکە لەبەرەوەی تەدەخولاتی تریش زۆرە بەتایبەتی حیزبەکان پاڵپشتیان مۆزوعی محاسەسە و مەسەفگەرایی و تەدەخلکردنیشی فەوقی هەیە بەتایبەتی حیزبەکانە کاتێکە قەزەیەک دروستە بێت لایەنی گەندەڵیەکە ئیتر پەنا بەتە سەر ڕەبعەکەی خۆی کە پێی دەڵێم منە سونەیە ئیتر سونەکان پشتگیری بکەن و بیپارێزن بە جۆشکە تەبیری بنێت لەم لاوە شیعەیەکە لەناو شیعەکانە دەوڵەتی قانونە حکمەیە بڵێن سایر و هەر لایەنەکە پەنا بەتە بەر هێزەکەی خۆی کە تاکو دامی بکە. والحاصل لەوێ گەندەڵێکە زۆرە. ئایا ئەم جارە عادل عەبدولمەهدی ئەو کەسەیە کە ئەو ئیرادەیی هەیە
هەبێت کە بتوانێت ڕوبەڕووی گەندەڵی بێتەوە کە ڕوبەڕووی گەندەڵی بێتەوە ئەلمەدی تووشی گرفتی گەورە گرفتی سیاسی گەورە ئەوە تا هێشێ بەشێک لە جوڵەکانی پەرلەمان هەمویان ناڵێم چونکە هەندێکیان بەنێتی پاکەوە قساکەن بەڵام بەشێکی لە جوڵەکانی پەرلەمان کە دژ بم مەسەی ئالمەهدیە بریتە لەو دنەدانە حیزبیەی کە لە پشتێوەیەتی چۆن هەوڵێکێ لەلایەن پەرلەمانە و لە چیەوە بڵێ لە بەشێک لە پەرلەمانتەران دەیانەوێت ڕۆڵی ئەنجومەنە لاواز پەنج نەیهێڵن یاسایی بۆ لەبەرەوەی ئەوان دەست و پەنجیان نەرم کردووە لەگەڵ دەستی نەزاهە دەستی نەزاهە ئەبوایە سەربەخۆ بێت لە ڕاستیە لە ماوەی لە سەردەمی مالیکیەوە ئەمیندارەتی گشتی ئەنجومەنی وەزیران تەحکومی تەواوی پێوەکە بە دەستی نەزاهەوە دوو سەرۆکی دەستی نەزاهە دەستیان لە کار کێشاوەتەوە هەتاکو ئێستا ئاخیریان حەسەن یاسری بوو کە لە مانگی 5 ساڵی 2010 تەقدیمی استقالەکەی کرد لە دەستی مفتشینی عاممان هەیە لە هەموو وەزارەتەکە مفتشی عامە هەیە و دەسەڵاتیە بەڵام دەسەڵاتی ئەم مفتشینی عام پێی یاساکە جۆرە لە تەبعەتی هەیە بۆ وەزیر واتە ناتوانێت کارەکان تەمشێ بکات ئەگەر تاکو وەزیر موافقە نەکا واتە تەقریرەکانی کە لەسەر گەندەڵێن ناو وەزارەتە ئەبێ بە ئەمری وەزیر بەرز بکرێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران وەزیری ژەکەر خۆی یا ڕەبعەکەی کە لەناو وەزارەتەکە ڕازی نەبێت لەمە بەرزی ناکاتەوە وەالحاصڵ ئشکالێکی تر هەیە ینی ئێمە تەنانەت لە دەورەکەی ئێمەدا هاتین چیمان کرد بۆەوەی کە چارەسەری گەندەڵی کە ئەوانزانی کە چ دەستەی چ مفتشینی عام و چێ دەستەی نەزاهە ڕۆڵگیان ینی لە ڕووی پراکتیکەوە زۆر بەهێز نییە هاتین دەسەڵاتماندا ئیدعای عام ینی ئیجبارمان کرد لە ئیدعای عامە لەناو هەموو وەزارەتێک و وەزارەتێکە یا دەستەیەکی سەربەخۆی سەر بە ئەنجومەنی وەزیرانە یا دەستە سەربەخۆکانە ینی ئیدعای عام و فەرعی هەبێ لەوێ واتە بەڕێوەبەرایەتێک یاخود بنکەیەکی هەبێ بۆ ئەوەی کە بتوانێت قەزایە بجوڵێنێت گەرچی ینی لە ڕووی یاسایەکەی و منزومەیەکی تەواو نییە ئەمە چونکە ئالێتەکانی ڕێک نەخراوە بەپەرە ئێمە دەمەویست تاوەڕێکی خەین بەس تەدەخولاتی سیاسی بۆ نەیەش هەندێک بڕگە تێپەڕێکە بوو بەهۆی ئەوەی کە لە ڕووی هەیکەلێتەوە تەواو نەبێ وە نەتوانێت ڕۆڵی خۆی بە تەواوەتی ینی ئیدارە بکە و وازی بکە بەس بە کورتی عادل عەبدولمەهدی خۆی لە گەندەڵی تێوەگلاوە یان دەتوانێت ڕوبەڕووی گەندەڵکاران بێتەوە من بابەتی عادڵمەدی لە گەندەڵەوە تێوەگلا بێ پێومان نییە ئەوە گەر لە گەندەڵیەوە تێبگرێت ئەو بۆ جورئەتەوە نایەتە مەیدانەکەەوە بەڵام طبعا گەندەڵی نسبیە خۆ گەندەڵی جاری وایە کەسێکە لەسەر مۆزوعێکی زۆر بەسیط لەوانەیە سەر بنزین سیارەکەی کێشەیەکی گەورەی دروستکەن کە سەرۆک وەزیرانە بەڵام هێشتکەش بە 1 میلیارد دلار چەکە کڕێ و گەندەڵی گەورەی تیاکە و کێشەی دروست ناکەن لەبەرەوەی کە یانی یاریەکە لە مەسەحەتیەوە جاری وایە لە عێراقا بەڵام گرنگەوەی عادل عەبدولمەهدی دەیەوێت ئەوە بکە ومێدەکەم سەرکەوتووە سوپاس دەکەم ماوەستاگەر بگەرم و لای بەڕێزت سەبارەت بە دام و دەستگاکانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە کوردستان ئێمە پەرلەمانمان هەیە دەستەی دەستپاکیمان هەیە دیوانی چاودێری داراییمان هەیە ینی پێ دوایە ئێمە ناتوانین ڕوبەڕووی ئەو گەندەڵی زۆرە ببینەوە کە لە کوردستانە هەیە بەو دام و دەستگانی کێستا لە کوردستانە هەن بە پیا و دێزاینە سیاسی و قانونی و ئیداریە کە لە کوردستان هەیە نەخێر ناتوانین بە هیچ زۆرێک و 27 ساڵی ڕابردوو بە ئاشکرا ئەومان پێ دەڕێ ئەسڵەن پێچەوانە ینی ئەو دام و دەستگای ئەترافی نەدەکرد گەندەڵی هەیە ئەو هەموو دزی و ڕاوڕ و توان دەکرات کە باسە دەکردیان گۆوارە دەبی بیسەلمێنی دەنا وا لەگەن دەبی وەرەقەکمان لەوەی نازم ئەوە درەنگە کە زەختەی زۆر کرا ئەوجا هەندە پرۆژەی چاکسازی و نازانم چی دەیان پرۆژە دەرچوو دەیان بەڵێنی گەورە درا خراتر دەبی ڕۆژ لە ڕۆژ یعنی کاتێک کە درێن چاکسازی لە پەنای ئەو چاکسازش گەندەڵی دەکرێ ینی هەر وەکوبرێ تەکان دەدرێ ینی مامۆستا شتی جوانی باس کرد کە لە بەغدا وەزیر ناردرایتەوە مارێ ینی هەتا ناردرایتەوە کوردستان بەڵام کوردستان بوویتە لانەی هەڵاتوەکانی ینی جێی گەندەڵانی شوێنی دنیاش ینی چۆن لە سعودیا وەکوبرێ شوێنێکە ڕئیسەک لێ دەخرێ میلەتی خۆی دەری دەکا و ڕاوی دەنێ دەسی لەوێ دەحەوێتەوە کوردستانیش لە هەر شوێنە کە گەندەڵکار لێ دەقەومێ دێتێرە لە هەموو دنیا ینی بوویتە بۆراک لە گەندەڵ شوێن و لانەی گەندەڵکردن بە پێچەوانە جێگەی ئەهلی زانست و لاجی سیاسی و یان کورد پەروەر و نیشمەجێ ئەوانە ناتەوە بەڵام جێی ئەهلی فاسید دەبتەوە لە کوردستان ئەوە حەقیقەتە
ناخۆشیشە کە دەیرین بۆیە بەو دام و دەستگایانەی کە هەیە ینی کای لە داگاکانی کوردستان فاسیدێک بیندرایە محکەمەکردن شتووە من نەدیتێ ینی ئەوەی بەگشتی ئەوەی کە مخالەفەی دەکا زۆربەی طبقەی سەرووە بەڵام کە زیندانیەکان فەحس دەکەی دەبینی هەمووی هەژار و فەقیرە بۆیە بەشی زۆری ئەو حاکم و دادۆرانە ئەمن هەمووی نارێم هەندێکیان ئەو مەعاشەیان لێ حراڵە بەشی هەرە زۆری ئەو موچەی وەردەگرن حرامەکە چەند میلیۆنێکە و ئەو سوێندەی خواردیان هیچ ئەساسێکی نیە یعنی ئەوە هەمووان دەگرتەوە ینی دام و دەستگاکانی ترش نابی یعنی بەڕاستی نیشانەکمان هەیە کە ئەوەی لە گەندەڵی ئاڵاوی یانە ئەگەر لە ئەلامە بە دووبارەی و بە حەماسەوە دژی گەندەڵکاران قسە بکە ئەو باشترین بەڵگەیە کە نەخێر ئەوە گەندەڵکار نییە و ئەوانی کە دەرێن کاکە ئەوە ئێوە بۆ هەموو تەشائیمێن لە هەموو شوێنێکی دنیای گەندەڵکار هەیە ناسبێ ئەوە خیتابی گەندەڵکارانە و ئەو وعازە سەڵاتینانەی ئەو قسانەش دەکەن بە هەمان شێوە دەیانەوێ بە جۆرێک لە جۆرەکان پینەی بکەن و دایپۆشن لە کورسن وە زۆر دژی ئەوەشن کە ئێمە جاروەیە باسیەوەی دەکەین میلەت بیتە دوو بەش تەبەقەیەکی گەندەڵ و زاڵم لەلایەکە و تەبەقەیەکی گەورەی مەزلوم و چاکسازش کەوتۆتە لایشکە ئەو دووە ناری تێکرد بکرێ بەشێکی زۆر دەبینن دژی ئەو بۆچونەنە ئەوانە ڕاستیەکەی بێ ئەوەی تحقیق لە ناسنامەیان بکەی ئەوانە گەندەڵکارانن بەڵێ بەڵام زۆر جار مامۆستا باز لەوە دەکەی کە یاسا و گەندەڵی دوشتی پێچەوانی یەکترن بەڵام باز لەوەکێک کە لە کوردستانە ڕێکخراون بۆ نمونە یاسا و گەندەڵی یاسا خراوەتە خزمەتی گەندەڵ و گەندەڵکارانیش ینی تەواو ئەو قسە زۆر جوانە من شتێکم باس کرد بەڵام بە کورتی بوو ینی وەکو بڵێ دێزاینی تەواوی دەسەڵاتی کوردی لە ڕووی قانونی لە ڕووی سیاسی لە ڕووی ئیداری لە ڕووی ئەسکەری حتا دەتوانین برین لە ڕووی وەتەنیش وا دروستکراوە کە گەندەڵکار ئیشوکاری خۆی بکە لە بەرانیش لە کوردستان دەبینین ئیشوکاری گەندەڵکاران بە گشتی لە هەموو ئیشوکارەکەین کە جوانتر و هەندەسیتر و بە ئەنجامتر و وە مەنطقی تریشە باقی ئیشوکارەکانی تری مەعارەزەی دەرەی چاکسازان دەرەی مەدەنیەت دەرەی دەوڵەتی کوردستانی دەرەی کوردایەتی دەرەی هەمووی ناڕێک و پێک و شکست خوارد و تێکشێواوە ئەوە حقیقەتە و قسەکەی جەنابەت ڕاستە بەڵێ سوپاس مامۆستا بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە لاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 050 194 36 37 فانسینێت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک دکتۆر سەبارەت بەوەی کە مامۆستا مەسعود باسی شتێکی کە زۆر جار بەرپرسی کورت هەبووە لە بەغداد سزادرابێت لەسەر گەندەڵی لێرە بێت خۆی تەسلیمی دادگا نەکرده بێت بەڵێ چەند بەرپرسمان هەیە لە پلەیوەشیل وەزیر و ئەوانەیە بوون یاخۆ بەڕێوەبەری گشتی بوون و سەرۆکی دەستەشێنتیایە و کە ئێستا ینی ئەمری خەبزیان هەیە و لە مەلەفیان لەسەرە و ئێستا هاتوندۆ لە هەرێم دانیشتون و پارێزراون
ینی داڵ دەدراون لە هەرێم لە هەرێمە خەڵکی غەیری کوردی شێ داڵ دەدرابێ زۆرێک لە گەندەڵکاران لە بەغدا کاتێک کە هینەکان یەکەمین بیرکردنەوەیانەوەی کە بگەنە هەولێر یاخۆت هەرێمی کوردستان بەگشتی بۆی وەکو پەناگەیەک دەسەڵاتی عراقی نەیگرێتەوە ئەوە دەگەڕێتەوە بۆەوەی کە بەڕاستی تەنسیخ کەمە دەکرا بۆ نمونە ئێمە قەزای هەرێمی کوردستان لەگەڵ قەزای حکوومەتی اتحادیە تەنسیقیە بێ و یەکڕاست ئەمریکا بەس بۆ کەسان کە لە هەرێم زۆر باشە بەڕێز ئەزمموی عێراقت بینیوە زیاتر لە 4 ساڵ لە بەغداد بوون کاری پەرلەمانی و ئێستش سەردانی بەغداد دەکەن ینی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە عێراق باشترە یاخود لە کوردستانە ینی ڕوبەڕووبوونەوەکە ئەڵمەت لە کوردستانە هەر نییە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی نییە ئەوەی کە هەیە کۆمەڵێک هەوڵی بە تایبەتی مەعارەزە بوو لەم چەند ساڵەی ڕابردووە کاوڵێکیاندا بەڵام هەموو هەوڵەکانیان ینی تووشی خێبەت ئەمەلیان کردون تا تەنان ئەوە بوو ئەزمەی سیاسیژی لەسەر ڕوودا لە عێراقا لە هەرێمی کوردستاندا خۆتان هەمومانە بینین ئەخێرجار ئەو کاتەی بڵێن سەرۆکی هەرێم مەسعود بەرزانی بوو ئەو کاتە بڕیارێکی دەرکرد بەوەی کە کۆمەڵی لیژنەی دروست کرد بۆ بەدۆدەچوونی گەندەڵی و سزادانی گەندەڵکاران دەنان ئەو کاتە بیرم دێ لە ناو حکوومەت و ناو حیزبیشە قەرارەکەی دەرکرد کۆمەڵ سەرۆکی لیژنەی دەرکردن تەنان بەشێک لە سەرۆکی لیژنەکان ئەسڵەن هەل لە عێراقا نەمانەوە لە کوردستانە نەمانەوە ڕۆشنە دەرەوە بۆچی ڕۆشنە دەرەوە کارەکەی نازانم چییە بەڵام گرنگەوەیە دیارە کۆمەڵی لەژێر کاتێککە بە دۆداچوونەکەن تووشی تهدید دەبن حتمما تووشی چونکە گەندەڵ چێن گەندەڵ بەشێکنەوەی دەرمان بوو کە ئێستا لە کەنەدایەوەیە بەڵێ لە کەنەدای بەهەرحاڵ کۆمەڵ خەڵکی تر هەیە ینی باشە بۆ منە ئەو لیژنەی دروست کرا پێیان نەوتین چەند پارچە زەوی جێڕایەوە کوانە زەویانەی کە جێڕان بۆ ئێستا تا ئێستا بەدەست ئەو کەسانەوە کە بەکارهێناون چەند عەقدی زەوی و زەوی دراوە بە خەڵک کە ینی تاپۆکەی تەزویر کراوە و لە دەرەوەی مساتەحە و لە دەرەوەی ئیجرا دراوە بە کۆمەڵێک لەو بەرپرسانە کە هەرێکی پێی بووەتە ملیارێر بابەتیشی تر بۆ نمونە لە مۆزۆی دەرمانە یانی هەمومان ئەو ڤاکسینی دەرزی ئاڤاسینەکەمان زانی کە کۆمەڵێک نەخۆش چاویان کوێر بوو تەنانەت کەسێکم پێ بڵێ سزا درا بێسەرەوە باش کۆمپانیایەکە سزادرا باشەمە حاڵەتێکی مەترسیدارە پێشتر سیروان زاوی کەندامی پەرلەمانی عێراق بوو وە سەرۆکی لیژنەیەک بوو بۆ ڕوبەڕوونەوەی دەرمان من خۆشم لە فەیسبوک قسەمان کردووە باسی لەو کە ئەو لەبەر هەڕەشە هەڵات و ئێستا لە کەنەدا یانی ئەمە حاڵەتێکی سیر نییە لە برەوەی کە خەڵکی مەسەڵەن گەندەڵکار سزا بدرێت ئەو سزا بدرێت ئەو کارەکەی چییە؟ ینی بازرگانی دەرمان لە هەرێمی کوردستاندا کۆمەڵە کەسی تایبەتمەند دەیکەن هەندێکی تر هەن لە پەراوێزە کۆمەڵی جوڵاکەم بەڵام بازرگانی سەرچەکانەوانن هەر کاتێک ئەم بچووکانەکە گەشتە سێک ناهاڵن ئەمانە چیەکەن کۆمەڵە دەرمان هەیە ئەم دەرمانەی کە ئەمان دەهێنن زۆرێک لەم دەرمانە دەرمانێکی پێدوتر دەرمانێکی دووبارە سوڕاوەیە کراوە بۆ من دەرمانی هندی دێنێت لە ئەردەنان لەگەڵ شەریکەیەکە ڕێگەکەوێت یان لە سووریا بەتابەتی لە سووریا زۆر ئەمە ئەکرا دووبارە ئەم دەرمانیان دروستە کردەوە و بە تاریخێکی تازە هاتنەوە بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە کێشەکەی گرنگەوەی خەڵکی کوردستانی تر قبوڵەتی هەند بەشێک لەم دەرمانانەیە کەسپایر بوو ئێمە زۆر دڵمان خۆش بوو کوالیتی کۆنتڕۆل لە ینی مەرزەکانی هەرێمی کوردستانە دانراوتمان ئینشەڵا هەڵەسێ بە ڕۆڵی خۆی کاتێک مەزانی کوالیتی کۆنتڕۆڵشیان کۆنتڕۆل کرد بەبێەوەی کە ینی تەنانەت دوای لێ هاتووە کوالیتی کۆنتڕۆل وەکو ینی شوێنێک بۆ ئەو لایەنانەی کە بۆ منە خەڵکیی تر دەوێت منافەسی بازاڕیان بکات دێن موادەکەی ئەوی پێشچێنن وایەکە نێڵێت بێت منافەسی وام بکە و بازار بۆ ئەوانیش کەس نەتوانێت قسە بکە کێشەکە لێردایە گەندەڵیەکە لەسەرەوەیە فەوقیە جیاوازی هەرێم و بەغدا لە چیە جیاوازێک چیە لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بۆ جیاوازێکە لە بەغدا لە هەموو ئاسەکانە هەیە ڕەشوە لە خوارەوە زۆر زۆرە لەسەرەوەش گەندەڵی هەیە بەڵام بەقەدەر ئەوە ڕقابە هەیە و چاودێری هەیە و محاسبەی یاسایش هەیە دادگاش هەیە لە هەرێمی کوردستاندا خەڵک لەبەرەوەی ئەخلاقیەتی تاچی کورد لە تاکو بیرم دێت لە وەزعی دارایی باشە زۆر باشە هین ناکە کەمتر ڕەشوە وەرەگرێ و ڕەشوە کەمترە لە هەرێمی کوردستاندا هەرچەند دوای ئەم 1-2 ساڵێکاییم بووە کە موچەوشت کەمی کردێتەوە زیاد بوو نسبەتی ڕەشوەکە کە ئەو گەندەڵی کە لە کوردستانێک لە ئاسی سەرەوەیە ئەنجا لە کوردستانە کێشەکەوەیە
زیاتر گەندەڵێکە خەڵکیشی ینی منەفیزی ناو دوو حزبی سیاسین و بە پاڵپشتی حزبیکەن و بە ئاشکراشیکەن ینی باشکراشیکەن بەزینیە مۆنۆپۆلکردنی بازار قۆڕخکردنی بازار ئاشکرایە بۆ نمونە یەکێک لە گەندەڵەکان بۆ من دروستکردنی پاڵەگوەیەکی نەوت لە هەرێمی کوردستاندا پاڵەگوێ هی فڵان کەسە باشە هەرچی نەوت هەرێمی کوردستان تەسفەیەکە بەڵام بەچەند بۆ ئەو هەموو بەرمیلێنێتە $7 ملیۆن لێ هەڵەگرێ باش ئەمە خۆت بیدەی بە خۆت یان تۆ بەلای حکوومەتەوە ئەی بە خۆت نایی بە $7 ئەی بە $7 واتە $10 گەندەڵیەکی لار بەرمیل نەوتێکە کێشەکە لێرەدایە کاتە گەندەڵیەکە فەوقیە و دەستی حزبیشی تایە بۆیە چاکسازیەکان قورسە. بەڵێ مامۆستاگەر بگەڕێم و لای بەڕێزت ئەی چارەسەر چییە بۆ مەسلەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بە تایبەتی لە کوردستانە بە بۆچوونی بەڕێز کە بەڕێزوتت گەندەڵکار بۆ نمونە هێزی هەیە سوپای هەیە ئەی چارەسەر چییە بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە کوردستان؟ خۆی پێش ئەوەی باسی چارەسەر بکەین بزانین ئەو سەرنجامە خراپانەی کە دەیبی کە ناچارمان دەکا بیر لە چارەسەریەکی زۆر جددی بکەینەوە ئەیژەوەیەوە لەو 27 ساڵی ڕابردو ئەو هەموو دەرفەتە زێڕی نەهات هەمووی ڕۆیشت لە ئاخیری ئێستا کوردستانێکی بچووک ماوتەوە نیوەیە لە چەند ساڵە ئەو جێشی تورکیای میتی تورکیای ئەو تا ئێران با من جەریدەی حیزبی دیموکراتیکەوە دەرێ 121 ئەنداممان تیرۆر کرایە هەتا ئێستا کەس نەچیرە ئەو تا لەولایە تورکیا بەکەیف خۆی میتی داخل بۆ خەڵکەی زۆر تەعاونی دەکا و خەڵکی سفیل و ناسفیل و شۆڕژێرانی کوردستان شەهید دەکا و بەکەیف خۆشیان ئیش دەکەن هیچ دەستگایەکی محاسبەیە لە کاتێ ئەوە ئەوجاوە گرنگە ینی ئەوە ڕاستەوخۆ گەندەڵی ئەو ئەنجامانەی دەبی بزانە ینی بتێ گەندەڵی و کوردایەتی بتێ تاڵان و شارستانی بتێ دزی و دەوڵەتداری پێکەوە ناکری یەکەچیان دەکری و بالفعل لایەکیان کرایە ئەوەی لە کوردستانە بە تەحەداوە نەبینای دەوڵەت نەبینای شارستان نەبینای کوردە ینی زعیفترین حەڵقەی پەیوەندی لە کوردستان ئێستا حەڵقەی کوردایەتیە بەقوەترین حەڵقەی پەیوەندی لە کوردستان ئێستا حەڵقەی گەندەڵیە ئەوە لەوەیدا ئەو پەیوەندیانە دروست دەبی لە لایەکی تریش ئەمە نابی هیچ ئومێدێکمان بەوانە هەبی چاکسازی کچکاوە خوای گەورە بەخۆی لەوانە بێ ئومێدا إن الله لا يصلح عمل المفسدين کاتە چاکسازی لەوانە ناکرێت ڕاستی ئێمە خۆمان نابی هەڵخەرەتێنین وەنە مەعارەزەش بەتەماوی بچی ئەوەی چاکسازکە ئەوە نییە هەمومان دەزانین ئەوە جارەگەر نیازەشکە هەبی جوتایە بۆیە چارەسەر ئەوەیە بەرەی گەل و بەرەی گەندەڵکار جارێ لێک جیاکرێتەوە خۆی بەخۆشم خۆیان جیاکردەوە ئەوان ئەو خەڵکیان دەوێ وەکو خزمەتکار دەناوان جیانە وەکو برێ خەستخانەی ئەوان جیایە ئاو هەوایان جیایە خواردنیان جیایە ینی مەدرسەی منداڵەکانیان هەرچی دەرەی جیایە لەو میلەتەی حتا سیارەکانیان جامڕەش دەکەن بۆ ئەوەی چارەی ئەو میلەتە نەبینێت و لەوەش خراتر زۆرترین پاسەوانیان لە بۆ خۆدانە لە دژی ئەو میلەتە یانێت تو نمونونەکەیە بە بەراورد بکەین دەبینی مەسوولەکی گەورەی کوردستان 40-50 سیارەی لە دوڕوا یان 10 سیارەی لە دوو دەڕوا و پاسەوانێکی زۆر بەڵام دەستە بەغدایە بە 2 نەفەر 3 نەفەر دەچین دەستە تاهران نەفەرەکە بە تەنها دەچی دەستا ئەنقەرە بە تەنها دەستا ئەوروپا کاتە باز لە ناو میلەتی خۆی پاسەوان دێ کاتە لە چ دەترسێ غێر ئەوە لەو ماڵ و سامان و لەو زوڵم و فەسادیە زۆرەی کریتی بەرامبەر میلەتەکەی خۆی لە بەرهەندی لە کوردستان پاسەوانی پێویستە نە لە بەغدا پێویستە نە لە تاهران نە لە ئەنقەرە و نە لە شارەکانی تر پێویستی پێ نییە بۆیە دەبێت ئێمە بیر لەوە بکەینەوە مەعارەزە شەخسیات منەظەماتی مەدەنی دەبێت لە لایەکی ئیشی خۆی تێکەری ئیشی ئەهلی مفسید نەکە و میلەتیش گەیشتە ئەو قەناعەتەی بۆیە دەبینین لە 160 زیاتر چیتر بەشداری نە هەڵبژاردن نە هیچ جۆرە دیمەکچکە باوەڕی بە نە دادگا هەیە نە هێزی هەیە نە بە وەزارەتی ناوخۆ نە بە هەڵبژاردن ینی دەزانی ئەوە تەزویرە فاسیدە زاڵمە مزەوەر ینی چی مستەلەحی ناشرین ئەوە خۆشبەختانە لە دیباجەی قەراری ئومەمی متحیدە
دائما بە ئەدەبانە باسی وەکوی ناوەڕۆکی قەرارەکە دەکات لە ئەسباب موجبە تەنها لە بارەی گەندەڵی زۆر بە خراپی دەرێ ئەوانە خائینن ئەوانە خۆفرۆشن یعنی بەوانە وەسفیان دەکات بۆ ئێمە لە کوردستان زۆر حەیفە جاروێت بە ڕێزەوە درێن ئەرێ ناوان نینن ئەم جێبنەوە بە لە زۆر کەناڵتەوە تخوا ناوان نەیمەنا یعنی دەبی ناویشی نەینی دەبی بە ڕێزەوە باسی بکەیت دەبی ئەگەر هات بە ڕێژی داڵی دەبی شۆرتی منور خەڵکی تری لە بۆ ڕاگری و ئەو ڕەدبی مگە لە سەرەوەی قانونە لە سەرەوەی دادگایە بەکەیف خۆی تەجاوزات دەکات تەجاوزاتی وەتەنیش دەکات جاروەیە چیت لێ زۆرە لێ پێچانەوەک نییە ئەوە لەوەی نابی چاوەڕێی هیچ زۆرە دەستکەوتە چ بکەین دەبی چاوەڕێی شکستی بکەین هەروەک ئێستا کوردستان تووشی شکست بە لە هەموو ڕوویەک بەس نییە و هەموو نەوتەی فرۆشتێ و 30 میلیاریش قەرزارە پاشی 4-5 سال کرد دەبتە 50 میلیاریش قەرزار کەواتە نەوەی داهاتوو ئەو نەوەی ئێستا هیچ زۆرە مستەقبەلەشیان لەژێر ساوی ئەو دەسەڵاتە نییە بۆیە دەبی بە دوای چارەسەرێکی ڕاستەقینە بگەڕێ باشە بەس مامۆستا چارەسەر ڕاستەقینەکەت چییە کە بەڕێزت ینی ئێستاش لەوە جەخت لەوە دەکەیەوە کە بەرەی چاکە خوازان ئەوانەی کە چاکسازی لە 27 ساڵی ڕابردوو دۆڕاون گەندەڵیش بردوێتیەوە بە تاکید هەتا ئەو لەحزەی گەندەڵکار لە کوردستان سەرکەوتوو بوو باقیەکەی تر دۆڕا وەکو باسمان کرد بەڵام ئەوە تا سەر نییە چونکە وەکوبەی شازە لە هەموو جیان حکمی گەندەڵکار فترەی مانەوەی تەمەنی زۆر زۆر کورتە لە هەموو دنیا تەمەشاکن تەنهاوە لە کوردستانە ئەو واقعە بۆیە خەلەل لە دەرەوەی گەندەڵکارانە خەلەل لە معارەزەیە خەلەل لە مامۆستایانی ئاینیە خەلەل نازەمە ما ڕەوشەنبیری چمان بەمەرجن خەلەل لە ئێمەیە و خەلەلەکە زۆر زۆر گەورەیە تەنها سەرەتا یەک شت بکرێ ئەوانەی کە گەندەڵکار نینە تەنان گەندەڵکار ئەقەلیەتە دائیمە 120 ڕەنگەبی خۆی لێ جیاکەوە کاکە تو ڕێ خۆت بگرە ئەمە نەبراینە نە یەکتر دەناسین منە دژمنی شت دەبم تو لە بە خۆت ئیش خۆت بکەم نیش لای خۆم ئیشی خۆم دەکەم چونکە ئەوە 27 ساڵ 27 ساڵ کەس تێکەکەی وەزعی کوردستان لەوەی باشتر نابی و زۆر زۆر خراپتر دەبی ئەوەی کە هەیە ئێستا ئێستا لەو 20 ساڵەی ڕابردوو هند و کۆریا و سنگافورە و هەموو دنیا ئێران و تورکیا هەموو پێشکەوتن حتا ئەفریقا ئێستا چەندین وڵاتی گەورە گەورە ئەوە ئەسیۆپیای ئەوە تەنزانیاوە ڕئیسەکە قۆڵ و باس خۆی لە گەندەڵی هەر کرد و ئێستا ینی لە سەرەتای گەشەی هەر میلەتێک محارەبەی گەندەڵکارانە یەکەم جار بەبێ ئەوەی نێلی ئێمە لە کوردستاندا بوار هەیە ئێستا هێزی معارەزەی باشمان هەیە و پێشترێش دەوری باشیان هەبووە بەڵام پەرتەوازن ئێستاگە کۆ بکرێنەوە هەمووی و لەگەر میلەت و لەگەڵ 165 کە بایکۆتی کردیا و لەگەر ڕەوشەنبیران و شەخصیات و ڕێکخراوەمەدەنەکان بە ماوەیەکی زۆر کەم دەتوانن بینای دەسەڵاتێکی ڕاستەقینەی ئەو کوردستانە بکەن ئەو دەسەڵاتەی کە بەڕاستی مەسئولیەتی ئەو نیشتیمانە هەرگری و عیلاقاتی لەسەر ئەساسی ئەو نیشتیمانە لەگە بەغدا و تاران و ئەنقەرە و جیهان دروست بکە ئەو کاتی دەتوانی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانیش وەرگیرێتەوە و ئەو هێزە دژمنکاریەی تورکیاش دەربکا و پێگە بە قووەتەکەی جارانی لە جیهانیش بژێڕێتەوە ئەو کاتی کوردستان کە ئێستا کەوتوتە سەر تەنیشت دەتوانین بڵێن کەوت دەکەوێتەوە سەر پێی خۆی بەڵ سوپاس دەکەم دکتۆر سەبارەت بەوەی کە بۆ نمونە لە کوردستان و لە عێراقشە گرفتی کەمی خزمەتگوزاری بێکارەبای بەتایبەتی لە کوردستانە بێموچەیشێ پێدوای هەموو دەرەنجامی گەندەڵیە ئێمە چ لە عێراق چ لە کوردستانە کێشەی پارەمان نییە لە هەموو دنیادا ینی دووشت هەیە گەندەڵی ڕێگرە لەوەی کە وڵات بەرەو پێش و بڕۆ و وەسی خۆی چاکە واتە تەمەن ڕاستە لەوانەیە جاری وایە وڵاتی گەندەڵ نەبێ بەڵام دۆخیشی خراپ بێ بەس ئەمە بۆ عێراق و بۆ کوردستان دروست نییە بۆ نمونە کاتێک کە سیستەم گەندەڵ نەبوو تەمەن گەندەڵی سێوەکاریە سێوەکاری سەرەکی ئەوەکاری تریش پێفرێ یەکەم ئیدارەیەکی ئیرادەیەکی سیاسی ئەو ئێرادە سیاسیە کە ڕوبەڕووی گەندەڵی نەبێتەوە و بەری بۆشەلکە کاتە گەندەڵی فراوانە بێت چونکەوە ینی هەموو دەسەڵاتدارە کاتێ ئەسێتە دەسەڵاتەوە ئاسایی دەسەڵاتەکەی خراپ بەکاربێنێک بزان لێ پرسیینەوەی سەر دوو مواسسات
هەر وڵاتێکە موسەد لاواز بوو یا موسەد نەبوو گەندەڵی زۆرە بێت لە هەرێمی کوردستاندا کاتێکە لە بۆ منە موسەد نییە بۆ منە تا ئێستا ئەو تا حزبە لە مدیری مەکتەبەوە دایانێ هەتاکو وەزیر کەواتە تۆ لە هەرێمی کوردستانە موسەد نییە تا ئەوە تا حزبە تەدەخولەکە لە قەزا لە تەدەخولەکە لە ئیدارات تەدەخولەکە لە تەنها لە کاری خەسخانەیەکیش کە بابەتێکی ینی خزمەتگوزاری لە جۆری خزمەت پێشکەشکردنی خزمەتگوزاری ئەو پارێکە لە بەغاوە دێت تەحکومی پێوەکە موچەی فەرمانبەرانی بۆ منە بەشەکانی کۆمەڵێک ئەوانی سەر بە وەزارەتەکانی وەزارەتی داخلی حکوومەتی اتحادی لە بەغاوە دێ بەڵام هەرێمی کوردستان ینی یەک دوو موچیان ئەخوا ساڵانە و نایەنداتێ بەرحاڵ کەواتە لێرە موسسەت نییە پێشمەرگە موسسەی نییە ئەوەی کە هەیە بەشیشی سەر بە هێزەکانی هەفتای ئەوەیکی هەشتایە و بەڵحاصڵ قانونی ڕادعیش قانونی ڕادا ئێمە قانونەکانمان بە نەسی شەبێ بەڵام بە تەنفیز نیمانە ئەم قانونانە وەکو پێویست جێبەجێ ناکرێت بۆ من دەستی نەزاهە هەمان پێکێناوە لە هەرێمی کوردستاندا بەڵام دەستی نەزاهات توانی کام وەزیرە بڵێ کاکەم وەزیرە گەندەڵە و بیداتە دادگا باش بەس لە عێراق دەستی نەزاهەوەی کردووە دەستی نەزاهە کردوێتی لە عێراقا لانی کەمی ئەمە لە فانەی خزۆتە بەردەمی دادگا ڕاستە دادگا ئەو وەزیری کە پاڵپشتێکی سیاسی گەورەی هەیە ینی تا ئەندازەیەکی زۆر ئەم لەولای بۆ ئەکا و پێچێەوە هەتاکو مەجای بێداتی ڕاکاتە دەرەوە وەڵحاصڵ بەڵام دوجار گرنگەوەی لەوێ نسبەتەکە زیاتر دراونتە دادگا و نسبەتەکە زیاتر لەوێ پەرلەمانی کوردستان کە پەرلەمانی کوردستان ئێمە لە پەرلەمانی کوردستان تا ئەم دەقەیە نەتوانراوە متمانە لە وەزیرە بسێنرێتەوە لە کام کابینە متمانە لە وەزیرە سێنراوەتەوە کەواتە وەکو پێویست نە پەرلەمان نە دەستگاکانی دیوانی چاودێری دارایی و ینی دەستی دەستپاچی و نەدادگاش ئیدعای عام بۆ نمونە چەندەها کەیسمانەیە کە ئیدعای عام ئەتوانرێت بە تایبەتی ئەوانەیە کە کەیسی گشتین داوایان سەر برسکاتەوە بەڵام ناکرێن ئاینیار نییە باش بە تایبەتی ئەوەی کە پێشدی بە موچەوەی لە کوردستانە پێ دوایە ئەمە بەرەنجامی گەندەڵیە کە خەڵک موچەی نییە بێ موچێ کاتێککە هەرێمی کوردستان پارەی نییە هۆکارەکەی گەندەڵیە بۆ لەبەرەوەی بۆ نمونە پارتی و شێتی ئەگەر گەندەڵی هەبووە ئەو هەموو عەقدەی نەوتەی کە کردویانە هەموو عەقدانە بە ملیارها دۆلار زەردیان بۆ نمونەوەی داناغاز 2 ملیار ئەوەندە زەرەر بەتەنگی هەرێمی کوردستان کەوت باشە بەتەنگی چێ کردی وەزیری نەوت و سەرۆکی حکوومەتەکەی و جێگرەکەی و ئەوانەی کە ئاگایان لێ بووە باشە کا دادگایی کران کۆ دادگا کران دادگایی کران کوا لێپرسینەوەی لەگەڵا کرا تەنانەت لە پەرلەمانی لێپرسینەوەی لەگەڵا کرا ئیشکالەکە لێرەدایە کەواتە تۆ ئەم پارەیە بۆ 2 ملیار دلار کەواتە تۆ توانی کێشەی موچەی پێچار سەرکەیت زۆر قەزەیەکی ترمان هەیە هەموو ئەمانە پەیوەندی بەوەیە کە گەندەڵی ڕێگری کردو لەوەی کە وڵات بەرەو پێشەوە بڕوە چونکە کاتێک کە تۆ تەنانەت هێزەکانت عەقلیشت بە کورتی بەسپاس دەکەم خەریکی ئەوە بێت چارسەری گەندەڵی بکەی ناتوانین بیر لەوە بکەیتەوە چۆن بەرەو پێشەوە سپاس دەکەم مامۆستا خولەکێکیش بۆ بەڕێزت سەبارەت بە پێدوای ئەم دۆخێک کە هەیە بەرەنجامی گەندەڵی بە تایبەتی نەبوونی موچەوە سەبارەت بە 4 و 3 ڕژێم ئەنی لە دنیادا هەبووە مەسەرەن دەسەڵاتێک بۆی گەندەڵیەوە بڕوخێت بە کورتی بێ سپاس دەکەین ئەخۆی هەر بەتاکی سەرچاوی هەموو ئەو قەیرانانەی کوردستان گەندەڵیە لەبەر هەندێک گەندەڵی کە دەرێ سەرکەوتوو باقیەکەی تر شکستینە بەڵام ئەمە دەبی ومێدمان بە خوای گەورە ینی ئەزمموی تاریخ هەموومان پێترن تەمەنی گەندەڵی زۆر کورتە ئەتیمادی ناکرێتە سەر ئینشاءڵڵا لە کاتێکی نزیک بەڵام تەکانی خۆشمانی دەوێت ئینشاءڵڵا تەبەقەی گەندەڵ لە ناو دەستی تەبەقەی گەندەڵ بە معنای سیراعی حیزبی و سیراعی عائیلی ئەو نییە تەبەقەی معەنە دیارە و پوختە دیارە و ئەمە هەنابی هیچ متەڕەدید بین بۆ لە ناوبردنی ئەوانە بەڵ زۆر سوپاس بۆ بەڕێزان مەسعود عەبدولخالق سەرۆکی دەستگای ستاندارد بۆ توێژنەوە پەرەپێدان کە لە هەورێرەوە لەگەڵمان بووی هەروە دکتۆر ئەمین بەکرە نایم پێش پەرلەمانی عێراق لە ستودیۆی سەرەکی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارام تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ